بەراوی خی بەخشندەی مێرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لەگەڵ بەڕێز دکتۆر عادل باخەوان بەڕێوبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق تاوتوێی کۆمەڵێک پرسی تایبەت بە دۆخێرەی کوردستان و عێراق دەکەین لەوانە قۆناغی دوای پەسەندکردنی بودجە هەروە پرسی دواکەوتنی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و لێکەوتەکانی هەروە چاقبەستووی دۆخی سیاسی و بەردەوامی ڕاگررتنیە نادەی نەوتی هەرێمی کوردستان ئەم پرسانە لەگەڵ بەڕێزیان تاوتوێ دەکەین کە لە پاریسەوە لەگەڵمان دەبێت کاکتۆر سوپاس بۆ ئامادەبوونت ئەگەر سەرەتا لە پرسی نەوتەکەەوە دەست پێ بکەین کە نزیکەی سێ مانگە هەناردەی نەوتی هەرێم ڕاگیراوە ئەمڕۆ ڕەفدێکی وەزارەتی وزەی تورکی لە بەغدابوون لەگەڵ وەزارەتی نەوتی عێراق لەگەڵ سۆمۆ لەگەڵ وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێمی کوردستان کۆبوونەوە پێ دوایە بەم زوانە تورکیا ڕازی بێت نەوتی هەرێم هەناردەکەی دەست پێ بکاتەوە چارەکەوەی ئایا پێم وایە عێراق ڕازی بێ بەم خێراییە نەوتی هەرێم هەناردە بکرێت چونکە ئەوەنەی کە پەیوەندی بە عێراقاوە هەیە ئەوەنە پەیوەندی بە تورکیاوە نییە پێم وایە گرفتەکە ئەوەندەی کە عێراق دروستی ئەکا ئەوەندە تورکیا دروستی ناکە بۆیە ڕێکەوتنی نێوان هەولێر و بەغا و زۆر گرنگترە لە ڕێکەوتنی نێوان بەغا و ئەنقەرە بەڕاستی بۆیە بە بۆچوونی من بەشی هەرە زۆری گرفتەکان کە وای کردووە تا ئێستا نەوتی هەرێمی کوردستان سەر لە مێدەست بە ڕۆشتن نەکاتەوە ئەوەندەی بەغایە ئەوەندە ئەنقەرە نییە. ئەو گرفتە چیە کە بەغداد پێ ئێستا بەغدا ئامادە نییە بۆ هەناردەکردنەوەی نەوتی هەرێم بەغدا بۆ نمونە چی دەوێت یعنی کە درەنگ هەناردەی نەوت دەست پێ بکاتەوە چونکە ئێمە وا من ویسووە کە تورکیا ئامادە نەبێت بەوەی کە داوا لێ بکات ئەو قەرەبۆی کە لە سەرەتی ملیارێک 400 میلیۆن دۆلار لێی خۆش بێت و نەوتی هەرێم بەداشکاندراوی پێی بفرۆشێت کرێی بۆری کەم بکرێتەوە سێرکەوە ئەو حیکایەتە سادەکراوەیە کە ئەمانەوێ بە میدیای بدەین ڕاستێکەی ئەوە سادەکردنەوەی ئەو ئاڵۆزیانەیە کە ئەمانەوێ بە جۆرێک لە جۆرەکان گوناهاکە لەسەر شانی خۆمان لابین و بخێنە سەر شانی ئەوانی تر گەرنا ئەگەر بڕۆینە پشتی پەردەکانەوە ئەوەیە کە تۆ ئەبێ بە شێوەیەکی زۆر ستراتیژی تەماشای هەموو ڕووداوەکان بکەیت نەک بە شێوەیەکی تکنیکی گرفتی بەغا لەگەڵ هەولێرە لەگەڵ هەرێمی کوردستانە تەنها کۆمەڵێک گرفتی تکنیکی نییە بەوەی کەی نەوتەکە دەست پێ بکات و بڕوات و کێ سەرپەرشتی بکە و کەی سەرپەرشتی بکرێ و چۆن سەرپەرشتی بکرێ ئەم پرسیارانە پرسیاری زۆر سانەوین لە خوێندنەوەی معادلەکە لە پێش هەموو ئەمانەوە تۆ پرسێکی ستراتیژی گەورەت لە بەردەمایە کابێ لی تێبگەی کە لی تێ نەگەیشتی تێ ناگەی بۆچی تا ئەم چرکە ساتە بەغا نەیتوانیوە ڕێ بکەوێت لەگەڵ ئەنقەرا بۆ هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە کاتێکە هەر ڕۆژێک کە نەوتی هەرێمی کوردستان هەناردەی دەرەوە ناکرێ هەم عێراق هەم تورکیا هەم هەرێمی کوردستان بودجەیەکی زۆر خەیاڵی کە ڕەنگە لە عەقڵی من و تۆ دەربچێتەوەنە گەورە بێ زەرەرەکەن بەڵام کە عێراق ئامادەیە تا ئەم چرکە ساتە ئەو زەرەرە تەحمل بکات لەبەر خاتری ئەو ئامانجە ستراتیژەیە کە بریتێ لەمەی خوارەوە بە دێڕێک عەرز دەکەم ئەوەش ئەوەیە کاتێک هەموو دنیا لەگەڵ هەرێمی کوردستان و لەگەڵ کوردستانی عێراق قسە ئەکات لەبەرەوەی هەرێمی کوردستان بە جۆرێک لە جۆرەکان کێڵگەیەکە لە ئێنەرژی کێڵگەیەکە لە تاقا کێڵگەیەکە لە وزە کاتێک کە تۆ دەستت لە وزە هەڵگیرە کاتێک کە وزەی تۆ نەیتوانی بڕاتە دەرەوە ئەو کاتە هەموو دنیا ئەوەندەی مخاتبەی بەغاکە با چارەکێکی ئەوە مخاتبەی تۆ ناکە ئەو کاتە تۆی تر نابی بە چەقی یەکێک لە چەقەکانی دنیا ئەو کاتە تۆ بە شێوەیەکی زۆر نەرم بە شێوەیەکی زۆر دیپلۆماتیانە برایانە دۆستانە بەغای شەریک و بەغای پارتۆنەرت هەوڵەدا تۆ فڕەبداتە پەراوێزەکانەوە بەڵام بەداخەوە ئەمە هێزە کوردەکان وەکو پێویست لێ تێ نەگەیشتون بەگشتی و بەشێکی گرنگیش لە هێزی ئۆپۆزیسیۆن لێ تێ نەگەیشتۆ پێی وایە نەناردنی نەوتی هەرێمی کوردستان بۆ دەرەوە گورزێکی کاریگەرە کە لە پارتی یا لە یەکێتی ئەدرێت و ئەوان هێزەکانی ئۆپۆزیسیۆن قازانجی لەکەن ئەمە گورزێکە لە هەرێمی کوردستان ئەدرێ وەکو کیانێکی دەستوری وەکو خاک وەکو جەماوەر لەسەر ئاستی دوورەمەودا نەک بەتەنها لە دوو حیزبی دەسەڵاتدار بەس ڕەنگە لایەنەکانی ئۆپۆزیسیۆنیش کاکتۆر بپرسن بڵێن گوزە کاریگەرەکە چییە خۆ بۆ من نەوت
لە کاتی ڕیفراندۆمەکە نەیتوانی پشتیوانی نێودەوڵەتی بەرزبێنێت لە ڕووی ئابوووریەوە لە دوای 2014ەوە بڵین کێشەی موچە دروست بوو لێبڕین دروست بوو بە هەمان شێوە بڵین پارتە سەڵاتدارەکان زیاتر دەوڵەمەند بوون لەسەر حیسابی نەوت و پرۆژەکانیش پاشەکشەیان کرد بازار پاشەکشەی کرد دارێکی جوانە سیرکە بۆ وەڵامدانەوەی پرسیارە جوانەی تۆ کە تەواو لە جێگای خۆیەتی تۆ ڕاستەکەی 100% لەگەڵتام کە نەوت نەیتوانی وا بکات کە وڵاتانی سیستمی جیهانی پشتیوانی لەسەر بەخۆی هەرێمی کوردستان بکەن ئەوە فاکتێکە لە بەردەستمانایە بەڵام لە هەمان کاتە ئەوەی کە تۆ نابێ هەموو شتەکان تەنها بەشێکی پەرداخەکە ببینی بەشەکەی تری نەبینی کە تۆ پەرداخێکت هەیە نیوەی پڕە وەنیوەی بۆشاییە نابێت تەنها نیوە بۆشایەکە ببینی نەوت نەیتوانیوە وزە بە شێوەیەکی گشتی بە غاز و نەوت و هەموویەوە نەیتوانیوە کۆمەلگای نێودەوڵەتی بگەێنێتە ئاستێکە لە بەرامبەر بەغایە پشتیوانی سربەخۆیی هەرێمی کوردستان کە ئەمەیان ڕاستە بەڵام لە هەمان کاتە کۆمەلگای نێودەوڵەتی کە ئەو گرنگێ بەشێکی گرنگە بەشێکی بانەڵم هەمووی بەشێکی گرنگی ئەو بایەخەی کە بە هەرێمی کوردستانی ئەدا پەیوەندی بە ئێنێرژی و پەیوەندی بە وزە و پەیوەندی بە نەوت و پەیوەندی بە غازەوەیە تۆ لە بیرت نەچێ کە تا ئەم ساتەوەختەش کە من و تۆ قسەی تیاکەین هەرێمی کوردستان چەندین قۆنسوڵی لێ وانێ چەندین کۆنسوڵی لێ چەندین قۆنسوڵیاتی لێ چەندین دەلیگاسیۆن و وەفدی دیپلۆماسی لێ وەکەم ڕۆژ هەیە وەزیرێکی دەرەوە وەزیرێکی بەرگری یا سەرۆکی وڵاتێک سەردانی هەرێمی کوردستان نەکا خۆ سەردانیەکە لەبەر چاوی کاڵی ئێمە نییە کە دێت لە بەڵکو لەبەر ئەوەی کە کوردستان گرنگیەکی هەیە لە ئاستی ئیکۆنۆمی و ئابووری و وزە و لەسەر ئاستی ئاسایش و سکیوریتێ بۆ وڵاتانی سیستمی ئەنتەرناسیۆنال ڕاستە سەر پشتیوانیان لەسەر بەخۆی کوردستان نەکرد بەڵام ڕاستی شەکە نایانێشت حەشتی شعبی بێت سلێمانی و هەولێر و دووەک و هەڵەبجە بگرێتەوە وانە بەڵێ ئەی بۆ لایەنە ئابووریەکە ژێرخانی ئابووریەکە زیانی بەرنەکەوت یاخود ئێستا قسەیەکێ دەڵێن با ئێمە کاتی خۆی بازۆکە برێتمە گۆرگیش بە برسانی هەرێمی وتووە بڕۆنەوە بەشدار بن لە سەبەتە گەورەکەی عێراق لە کێکە گەورەکە لەوێ سوودمەند بن جارێ واز لە ئابووری سربەخۆ بێنن ئەم توێژش هەبوو پێشتر برێتمە گۆرگ کردبوو لەگەڵ بەرپرسانی هەرێم میوانێک لێرە کە خۆیۆک وەرگێر لەگەڵی کارێک کردبوو بۆ ئێمەی باس کرد بەڵێ سێکە ئەوە تەنها بریتماکۆرگ نییەکەوە ئەڵێ تۆش واڵێ منیش واڵێم هەمومان واڵێم تۆ خۆ دەزانی من یەکێکم لەوانەی کە پێم وایە کە شەڕی هەرێم لە بەغا ئەکرێ نەک لە هەولێر نەک لە سلێمانی شەڕی بەغا بە بەغا ئەکرێ نەک بە هەولێر نەک بە سلێمانی ببوورە یاخود لە هەر شارێکی تری کوردستان ئێمە وە شەڕی بەغا لە ئەنقەرەش ناکرێت لە تارانیش ناکرێت لە دیمەشقیش ناکرێت تەنانەت لە پاریس و لە واشنگتۆنیش ناکرێت ئێمە ئەبێ خۆمان بکەین بە خاوەنی عێراق و ڕێگە نەدەین خەڵک بە ناوی عێراقەوە چیتر دژایەتی هەرێمی کوردستان و دژایەتی گەلی کوردستان بکە ئەوان لە ساڵی 1920ەوە کە عێراق دامەزراوە هەتاوەکو ئەم ڕۆژ هەموو شتێکی کوردستانیان بەکارهێناوە بە ناوی شەرعیەتی عێراقیەوە بۆ خزمەتی خۆیان کاتی ئەوە هاتووە کە خەڵکی هەرێمی کوردستانیش بە سیاسیەکانیەوە بە ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنیەوە بە دەسەڵاتەوە بە ئۆپۆزیسیۆنەوە هەوڵ بدات عێراق بخاتە خزمەتی ستراتیژیەکانی خۆی با ئێمە ئەومان لەبیر نەچێت کە کورد یەکێکە لە ئەکتەرە هەرە سەرێکیەکانی بیناکردنەوەی عێراقی دوای سەدام حوسەین عێراقی دوای سەدام حوسەین عێراقی پێش سەدام حوسەین نییە ئێمە ئەبێت تێ بگەین ئیتر بە بڕنەوێکەوە ناتوانین شەڕی دنیا بکەین ئێمە ئەبێت تێ بگەین لەوەی کە بەغای ئێستا بەغای ئەم چرکە ساتە بەغای پۆست سەدام حوسەین بەغای سەدام حوسەینێ و هەرگیزا هەرگیز نابێتەوە بە بەغای سەدام حوسەین چونکە نە وڵاتانی هەرێمایەتی بە ئێران و بە تورکیا و بە وڵاتانی کەنداوە ڕێگەی پێدەن نە وڵاتانی سیستمی جیهانی ڕێگای پێدەن کە عێراق ببێتەوە بە عێراقەکەی سەدام حوسەین لەبەر ئەوە تەنانەت لە چەندین شوێناوتومە وڵاتانی سیستمی جیهانی کە دۆستی ئێمەی کوردن کە ئەڵێن ئێمەی کورد بە دەسەڵات و بە ئۆپۆزیسیۆنیشەوە پێیان خۆشە لە بەغا لەگەڵ ئێمە قسە بکەن ئێمە بە ناوی شەرعیەتی بەغاوە قسەیان لەگەڵا بکەین تا ئەوانی تر کە ئێمە لە بەغانین ئەو کاتە زۆر نۆرماڵە کە عەسایبی ئەهلی حەق و کەتائیبی حیزب الله و ڕێکخراوی بەدر بە ناوی شەرعیەتی بەغاوە خودی بەغادا دا بدۆشن و دوای ئەوە لە دژی ئێمەش بەکاری بێن ڕستکاکتۆرەمە بەچی دەکرێت کە بەڕێز پێشتر بابەتێک نووسی بوو جەنگەکە لە بەغداد دەکرێت بە کام شەڕکەر دەکرێت
ئەوانەی کە ئێستا لە بەغدان ئەو شەڕیان بۆ ناکرێ نوێنەرانی کورد لە وەزیر لە پەرلەمان تا بریکاری وەزیر نا بۆیان ناکرێت لەبەرچی بۆیان ناکرێت لەبەرەوەی جارێ کاکە حاکیم سیر کە با من بتخەمە بەردەمی فاکتێکەوە کە هەمومان تیا بەشدارین فاکتەکە بریتێ لە چی بریتێ لەوەی ئێمە چۆن ئەڕۆین بۆ بەغا ئێمە ئەسڵەن جارێ وەکو کورد نەڕۆشتوین بۆ بەغا ئێمە بە 4 بلۆکەوە ڕۆشتوین بۆ بەغا بلۆکێکت هەیە کە پێی وترێ پارتی بلۆکێک پێی وترێ یەکێتی بلۆکێک پێی وترێ نەوەی نوێ بلۆکێک هەیە پێی وترێ ئیسلامەکان بە هەمومانەوە ئێمە 63 تا 64 کورسیمان هەیە 63 کورسی ئەتوانێت لۆبیەکی زۆر گەورە دروست بکات بۆ ئەوەی بتوانێت بەغا بە ئاراستەی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان بەکاربێنێت ئەوە شکستی یەکەمی ئێمەی کوردەکە لە بەغا نەمانتوانی و بیکەن شکستێکی دووهەمی ئێمە ئەوەیە ئێمە شەڕی خۆمان شەڕی ماڵی خۆمان شەڕی هەولێر شەڕی هەرێمی کوردستان ئەبین لە بەغا ئەیکەین کاکە ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە ئێمە ئەبێ هەموو توانەکانمان بەکار بێنین بۆ ئەوەی ماڵێک دروستکەین لە هەرێمی کوردستان ئەم ماڵە دەرگا و پەنجەرە و حەوشەی خۆی هەبێ پەرژینی خۆی هەبێ کە ڕۆژتە دەرەوە ئەو دیوی دەرگای پەرژینەکەت هەموو شتەکان کە پەیوەندیان بە ماڵەکەەوە هەیە لە ماڵەکەی خۆت داینەی من ئەزانی چۆن بە حاڵەتێکی زۆر تەندروستیە بینم ئەگەر بێت و کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێ و یەکێتی و پارتی لە هەرێمی کوردستانە هەموو کەرەسە و هەموو میکانیزمە شەرعیەکان بەکار بێنن بۆ ئەوەی لە ناو سیستمێکی ململانیا بن و بۆ ئەوەی گۆڵ لە یەکتری بکەن و بۆ ئەوەی خاڵ لەسەر یەکتری تۆمارکەن و بۆ ئەوەی بەرز و نزم بکە لە داڵانکانیانە و بۆ ئەوەی سیستمی هەژمونەکانیان بەردەوام دەستکاری بکەن بەڵام پێم وایە بە هیچ شێوەیەک ڕەوان نییە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نییە لە بەرژەوەندی گەلی کوردستان نییە لە بەرژەوەندی نەتەوەی کورد نییە کە تۆ بە 4 بلۆکەوە بڕۆی بۆ بەغا و گۆڵەکانی خۆت لە بەغا لە یەکتری بکەی هەر حیزبێکی کوردی گۆڵ لە حیزبێکی تری کوردی بکە لە بەغا ئەوە گۆڵە لە هەرێمی کوردستان کراوە نەک لە حیزبەکەی تر باشە بەس ئەوەی کەوتت ئێستا بوون بە 4 بلۆکەوە ئەی بۆ شەڕکەرەکان کەوتت شەڕەکان پێ ناکرێ کێ دەتوانێت ئەو شەڕە بکات لە بەغداد سەرکردەکانن ناوەندەکانی توێژینەوە هەرچەندە ئێمە ناوەندی توێژینەوەمان لە کوردستان نییە کە ناوەندی دیراسات و بڵێ ناوەندی لێکۆڵینەوە تایبەت لەگەڵ بەغداد لەگەڵ دەرەوە ئەوش پرسیارێکی دیسان زۆر جوانە بە دوو ئاڕاستە ئەکری ئەمە بکری ئاڕاستە یەکەمیانت بریتێ لەشی بریتێ لەوەی کاگە حەکیم تۆ کە عێراق دروست کردوتەوە بە ئەم زانیاریە ڕەنگە پێت جارێکی تریش لە بەرنامەکەی جەنابتانە باسم کردبێ تۆ کە عێراقت بینا کردەوە لەسەر ئەم پرەنسیپە بینات کرد لە 150 پۆستەکانی دەوڵەتی عێراقی بۆ شیعە ئەڕوا لە 125 بۆ سونە ئەڕوا لە 105 بۆ کەمینەکانە ڕوا لە 120 بۆ کوردەڕوا ئەم لە 120 پۆستە تقریبان 600 پۆستەکە هی کووردە لە بەغا هی لە ناو دەوڵەتی عێراقیە ناڵم لە حکومەت هەر لە ناو دەوڵەتە 600 پۆستت هەیە بە پێی زانیاریەکانی من لەم 600 پۆستە ئەوانەی کە تا ئێستا پڕ کراونەتەوە لە 2023 تەنها 70 پۆستێتی واتە ئەوی تری هەر هەمووی بۆشە لە ناو دەوڵەتی عێراقا جێگای تۆیە مەکانەتی تۆیە پێگەی تۆیە لەبەر ململانەی 4 بلۆکی خۆمان نەمانتوانیەوە پڕیکەینەوە ئەوە خاڵی یەکەم خاڵی دووهەم من لە بەغا بووم و بەردەوامیش لە بەغا ئەبم و لەگەڵ هەموو ئەکتەرەکانی شا گفتوگۆم هەیە کاکە تۆ ئەبێ ئەگەر لە بەغا ئەکتەری پلەیەکت لەوێ نەبێ ئەیتر پلەیەکەکان هی حیزبەکان هەرکێ بن لە هەر شوێنێکا بن لە هەر ئاستێکا بن کادری پلەیەکت لەوێ نەبێ ناڵم سەرۆکی حیزبەکان ئەگەر کادری دەرەجەیەکت لەوێ نەبێ کە توانای بڕیاردانیان هەبێ کە توانای دەسەڵاتیان هەبێ کە توانای جوڵیان هەبێ کە توانای دروستکردنی پەیوەندیان هەبێ کە لە بەرژەوەندی هەرێمی کوردستان کار بکەن نەک لە بەرژەوەندی شخصی خۆیان کە بۆ بەرژەوەندی مناڵان و ڕەشوتان و ژەرخانی ئابووری خەون و خەیاڵدانی هەرێمی کوردستان و گەلی کورد کار بکەن نەک لە پێناوی شخصی خۆیانە هەرگیز وەرگیز تۆ سەرکەوتو نابی واتە من ئەبێت تێ بگەم کە من نوێنەری هەرێمی کوردستان بووم لە بەغا ئیتر من لە هەر پۆستێکا بم من سەرۆک کۆمار بم من جێگەری سەرۆکی وەزیران بم من سەرۆکی پەرلەمان بم من هەرچی بم من مدیر عامێک بم کە تێ بگەم لەبەر ئەوە نییە کە مدیر عامم لەبەرەوەی پێم ئەوترێت دکتۆر لەبەرەوەی کە خەڵک زیرەکەم بزانن لەبەرەوەی کە خەڵک بە ئینسانێکی باش و بە ئاخلاق و نازانم بچ لەبەر ئەمە نییە بە موتڵەقی من کە لە مەکانێکا بووم لەبەر ئەوم کە نوێنەرایەتی کورد ئەەکەم لەو شوێنە من کە سەرۆک وەزیرانم و ناوم سوودانیە لەبەر ئەوە نییە کە من سوودانێکی زۆر گەورە و پاڵەوان و عێراق ڕزگارەکەم و نێ پاڵەوانی نیشتم نا لەبەرەوەی شیعەم
من کە سەرۆکی پەرلەمانم لەبەر ئەوەی سونەم کە محەممەد حەلبوسیم نوێنەرایەتی بەرژەوەندی و خەیاڵ و ئیرادە و خواستی پێکهاتەی سونە ئەەکەم لەناو ئەو سیستەمەیە بەداخەوە نوێنەرەکانی کورد بەشێکی زۆریان با ناڵێم هەمویان کە ئەڕۆنە بەغا لە بیریان ئەچێت کە ئەوان نوێنەرایەتی بەرژەوەندی و خەیاڵ و ستراتیژەتی کورد دەکەن نەک لەوەی نەک هی خۆیان کە ئەوان بوون بە ئەندام پەرلەمان کە بوون بە جێگر کە بوون بە باڵیۆز کە بوون بە سەرۆک کە بوون بە وەزیر کە بوون بە نازانم چی لەبەر ئەوە نییە کە ناویان فلان کەسە و فلان شەهادانەیە و فلان ئەسڵی کۆمەڵاتیان هەیە بەڵکو لەبەر ئەوەی کە حەسەی کووردە بەشی کووردە و پڕیان کردوێتەوە ئەگەر بەیانی بەشی کورد نەما بۆ بوورە ئاخر ڕستە ئەگەر بەشی کورد نەبێ ئەو شوێنە هیچ دەسەڵاتێک نییە لە عێراقا من بخاتە ئەو شوێنە بەڵام بەداخەوە ئەم پرەنسیپە لەبیر چوەتەوە. باشە دوایی لەسەر بجەش قسەکەین بەس کاکتۆرۆک و پێشبینی خۆت پێشبین دەکەین هەناردەی نەوتیارێم هەدەست پێ بکاتەوە یاخود وەکەوەی کە لە یاسای بجاتوە ئەگەر هەناردە نەکرا لە ناو خۆ بەکاربێنرێت پێشبین دەکرێت چکە هەواڵێکی نافەرمی شەیە مەسرور بارزانی لەو ڕۆژاندا سەردانی تورکیا بکات بە هەمان شێوە بۆ پرسینە و تومەرە فێمنی. بەش بە حاڵی خۆم من پێشبینی ئەوەکەم ئەگەر دیپلۆماسێتی KRG هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان هەموو توانەکانی نەخاتە کار و هەموو ماشین و کۆی ماشین و ماکینە دیپلۆماتەکانی نەخاتە کار کۆی لۆبیەکانی فشاری لە ئەمریکا و ئەوروپا و وڵاتانی کەندا و نەخاتە کار بۆ ئەوەی بەغا و ئەنقەرە ناچار ببن بە هەناردەکردنەوەی نەوتی هەرێمی کوردستان زۆر ئەستەمال لە داهاتوویەکی نزیکە ئەم کارە بکرێت. ئەگەر ئەم کارە کرا ئەوە بەڵگەیە لەسەر ئەوەی کە دیپلۆماسێتێکی زۆر گەورە خراوەتە کار و هەموو لۆبیەکان شەحن کراونەتەوە بۆ ئەوەی ئەو دوو پایتەختە ناچار بکەن بەڕازی بوون. بەس کاکتۆر بۆ هەرێمی کوردستان لە ناو خۆ پاڵێورێ یاخود هەناردە بکرێت جیاوازەکەی چییە؟ بە هەمان شێوە شایستەدارەیەکان زامن ناکرێن خۆ لە بودجەدا باس کراوە ئەگەر لە ناو خۆش هەناردە بۆ دەرەوەش هەناردە نەکرێت لە ناو خۆ بە پاڵێورێت. گرەوەکە زانی چییە؟ ڕیهانەکە ئەمی خوارەوەی زۆر سادەیە ئەکرێ نەوتی هەرێمی کوردستان بێگومان هین بکرێت چی بکرێت بەکار بهێنرێ بۆ کاروباری ناوخۆیی و ئەکرێ عێراق ئەمە زۆر بە جدی بکە و گرنگیشی پێ بدات و هەروەها ئەکرێ بودجەی موچەخۆرەکانیشت بنێرێ و ماگانە موچەخۆری کوردی موچەکەی خۆی بێتە گیرفانی بۆ ماوەی ساڵێک ساڵ و نیوەک 2 ساڵ هەتا وا ئەکات کە پێگەی هەرێمی کوردستان لە ناو سیستمی ئابووری جیهانیە نەک هەلاوازەکە بەڵکو تەواو بێدەنگەکە وای لێ دێ کە ئیتر هیچ شەریکەیەکی گەورە خۆتە زانی جیهان شەریکە گەورەکانی بن بەڕێوە خۆتە زانی جیهان پرەنسیپی ئەخلاقی نایبا بەڕێوە تەنانەت خۆتە زانی پرەنسیپە دیپلۆماسیەکان پێش هەموو شتێک پرەنسیپە ئابوووریەکان ئەیبەن بەڕێوە تۆ پێت وایە کاتێک بەڕێز سەرۆکۆماری فەڕەنسا ئێمانوێل ماکرۆن لە کۆشکی ئەلیزێ ئەوە دوێنێ و پێرێ پێشوازی لە محەممەدی بن سلمانەکە لەبەرەوەی محەممەد بن سلمان دیپلۆماتێکی گەورەیە و هاتووە کۆمەڵێک دەستکەوتی دیپلۆماسی بۆ فەڕەنسا هێنێ یا بۆ ئەمریکا بێگومان نەخێر ئەوەی کە پێشوازی لە بن سلمانەکری محەممەد بن سلمانەکرێ لەبەر میگا پرۆژە ئابوووریەکانێتی لەسەر ماکرۆ پرۆژە ئابوووریەکانێتی کە تۆ ئابووری کوردستانت خستە سەر ئەژن و بەپێی استراتیژێکی سیستەماتیک بەوەی کە گیرفانی موچەخۆرەکانت پڕکەی لە موچەی ماگانەی خۆیان بۆ ماوەی ساڵێک 2 ساڵ و دوای ئەوە نەوتی هەرێمی کوردستان دابشکەیتەوە بەسەر هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان و لە بەغا و لە بەسر و نازانم لەکوێ ئەو کاتە بە شێوەیەکی سیستەماتیک ئەو گورزە ستراکتۆراڵە لە هەرێمی کوردستان دەی کە هیچ کوردێک باوەڕ ناکەم پێخۆش بێت. باشە کاکتۆر لە بودجەدا ئەوەندێک کە بەڕێز متابعات کرده بێت مادەکانی پشکێرێم 11 12 13 کەمکردنەوەی دەسەڵاتی حکوومەت هەرێمی تێدا بەتابێت لە ڕووی داراییەوە لە ڕووی کردنەوەی هەژمارە بانکێکە بێ لە ڕووی ئیدارەدانی بێ لەلایەن وەزارەتی دارایی عێراق و دواتر بۆ هەرێم بنێدرێت قۆناغێکی نوێ لەو ڕۆوە دەستی پێکرد و دوای پەسەندکردنی بودجەی 3 ساڵی عێراق سیرکەوە ئەسڵەن ئەو پرسیارەی تۆ ئەکرێ بۆ پێشتر لە بودجەش بکرێت من پێم وایە لە 2017ەوە هەتاوەکو ئێستا بەوەی زۆر نەگەڕێنە دواوە خۆ ئەتوانین بیبێن بۆ 2014 کە ململانەکە لە مالیکیەوە دەست پێەکە ئێمە ڕۆشتونەتە ناو سیستمێک کە پێوترێ ئیدارەکردنی پەیوەندی هێز لە ناو ئیدارەکردنی پەیوەندی هێزە
هەموو ئەکتەرەکان کە لە ململانەی بەردەوامان هەوڵەدەن زۆرترین کارتی فشار لە دژی یەکتری بەکاربێنن بۆ ئەوەی پێگەکان بگۆڕن لە پێگەی هەژموندارەوە بۆ پێگەی هەژمون لەسەر کراو ئەوەی بەرامبەری کورد دەکرێت شیعە لە بەرامبەر خۆشی هایکات بۆ نمونە ئێستا ئیتار هەموو توانەکانی بەکارێنێ بۆی لە بەرامبەر تەیارە ئەوە بکە و حەلبوسیە هەمان سیستەم بەکارێنێ لە بەرامبەری خەنجەرە خۆ دەزانی ئێستا هەموو خەنجەرەکان و پشتیوانەکانی خەنجەر و پشتیوانەکانی سامەڕایی هەوڵەدەن هەر چۆنێکیان کردووە دوای بوجە حەلبوسی لا بەرن و یەکێکی کە بخەنە شوێنەکەی هەمان سیستمە لە پراکتیک بەرامبەری هەرێمی کوردستانش ئەکرێ بەوەی کە ئێستا تۆ ئیرادەیەک نییە کە هەمویان وشارن بەوەی کە بە هیچ هەلومەرجێک بە هیچ دۆخێک بە هیچ کۆنتێکست ناتوانن هەرێمی کوردستان لە ناو بەرن هەرێمی کوردستان با پێت بڵام تەنها لە یەک دۆخە تەنها لە یەک سیناریۆیە ئەتوانن هەڵی وەشێنەوە لە ناوی بەرن کە بریتێ لەمەی خوارەوە ئەوەیە کە هێزە شیعەکان کۆدەتایەک ڕێک بخەن لە بینی خۆیان وەکو هاوڕێکی توێژەرم بە تەفاسیل بۆی باسکردم و هاوڕام لەگەڵ ئەم سیناریۆیە کە ممکنێ لە ئێستاە چونکە کۆمەلگای نێودەوڵەتی قبوڵی ناکا کۆمەلگای هەرێمەتی قبوڵی ناکا بەڵام ئەگەر بێت و لە خراپترین حاڵەتە هێزە شیعەکان بێن سیناریۆیەکی کۆدەتایەکی کارتۆنی دروست بکەن و کۆمەڵێک ژەنەراڵی شیعە کۆدەتا بکەن بەسەر ئەو حکوومەتەی کە ئێستا هەیە بۆ بڕیار بدەن دەستور هەڵبۆشێنەوە کە دەستوریان هەڵوەشاندەوە هەرێمی کوردستانێکی لەگەڵ هەڵەوەشێتەوە ئەو کاتە سەر لەنوێ بێن عەلاقەی خۆیان لەگەڵ کورد و لەگەڵ شیعە و لەگەڵ سونە و ئەمانە تەنزیمکەنەوە جگە لەم سیناریۆ کارتۆنیە بە هیچ شێوەیە کەس ناتوانێت هەرێم هەڵبۆشێنێتەوە بەڵام ئەتوانن بەردەوام گۆڕانکاری با پێگەکان بکەن واتە لە پێگەی ئێستا پێگەی هەرێم کە پێگەیەکی حەژموندار بوو لە 2023 بۆ 2017 وای لێ بکەن کە بەلای کەمەوە ببێ بە پێگەیەکی حەژمون لەسەر کراو گەرنا لە هەموو دۆخەکانە بەردەوام گورزی لێبن بۆی فڕێ بدەنە دۆخی هەژمون لەسەر کراوەوە لە مادەی سیانزە دکتۆرەوەی کێشا بوو لە بینی پارتیوێکێتی ئەوەی کە پێیوەست ئەگەر ناکۆکیە بوو لەسەر پشکی هەرێم مادەکە بەم شێوەیە سەداڕێژراوەتەوە ئەگەر خلافێکە بوو سەرۆکوەزیران چارەسەری بکات بە تەمویلیشەوە هیچی تیا دەبینی بۆ لە داهاتوودا سوودانی تەداخل بکات لە مەسەلەی موچە و بۆجە لە بینی سلێمانی و هەولێر سێکە ئەو ئارتیکڵە کە باسیەکەیت و کە هەرایەکی زۆر زۆری لەسەر دروست بوو لە کوردستان وانە ئەم ئارتیکڵە جارێ بابزانین ئەم بودجەیە بۆ 3 ساڵ دەنگی لەسەر دراوە ئەو خاڵی یەکەم خاڵی دووهەم خودی سوودانی ئێستا کۆمەڵێک ڕەخنەی لە ئاخر فێرژنی پرۆژەکە هەیە و بەتەمایە بە جۆرێک لە جۆرەکان پەنا ببا بۆ دادگای فیدراڵی بۆ ئەوەی کە بەدڵی نییە دادگای فیدراڵی مۆبیلیزە بکە بۆ هەڵوەشانەوەی یاخود دەستکاریکردنی و سەر لە نوێ دروستکردنەوەی ئەو خاڵی دووەم خاڵی سێهەم بمانەوێ و نەمانەوێ ئەو پەیوەندی هەرە باشەی کە ئێستا لە نێوان هەولێر لە نێوان حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتەکەی سوودانیا هەیە لە نێوان هیچ حکوومەتێکانە بۆ بە حکوومەتەکەی مالیکی یەکەمیشەوە بە حکوومەتەکەی کازمیشەوە کە بە دۆستی هەرنزیکی کورددانرا ئەوەنەی لە پشتی پەردەکانەوە من ئاگام لە پەیوەندەکانی نێوان هەردوو حکوومەتەکە بێ باشترین پەیوەندیان هەیە لە نێوان یەکتریان لەبەر ئەوە احتیمالی ئەوەی کە سوودانی دەستوەر بداتە کاروباری هەرێمی کوردستانەوە بەڕاستی ئەتوانم بڵێم لە 3% زیاتر نییە بەڵێ بەس بازەوەیکە سوودانی قسەی خۆش لەگەڵ بەرپرسانی هەرێم دەکات لە ژێرەوە استراتیزیانە ئیش دەکات تۆی لێ دەخوێنیتەوە؟ ئەزانی چۆن سوودانی مافی خۆیەتی بە شێوەیەکی استراتیژین لەگەڵ هەرێم و لەگەڵ کورد و لەگەڵ هەموو لایەکە کار بکە بەڵام لە کۆتاییە سوودانی من بەش بە حاڵی خۆم دیالۆگم لەگەڵ سوودانی وەکو خودی خۆیان هەیە گفتوگۆی لەگەڵا ئەەکەم ئەوەندەی من کە لە سوودانی تێگەیشت بم ئەوەیە کە جەنابی سەرۆکوەزیرانی عێراق وشارە بەوەی کە ئەو سیاسەتەی کە ئێستا پەیڕەوی ئەکات لەگەڵ وڵاتانی سیستمی هەرێمایەتیە لەگەڵ وڵاتانی سیستمی جیهانیە پێک هاتووە لەسەر شەراکەتێکی استراتیژی لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە چەند ئەم شەراکەتە بەهێز بکرێت لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە ئەوەندە استراتیژەکەی خۆی لە ئاستی جیهانی و هەرێمایەتیە ئەڕواتە پێشەوە
ئەوە خاڵی یەکەم. خاڵی دووەم با من زانیارێکیش زانیارێکی تر بخەمە سەر پرسیارەکەی جەنابەت، ئەوەیە کە سوودانی تەنها بیر لەم 3 ساڵە ناکاتەوە کە ئەوێ حکوومەتداری بکات، بەڵکو بیر لە خولی دووهەمی شەکاتەوە. و ئێمە هەمومان وشارین بەوەی کە بەبێ واژووی کورد زۆر ئەستەمە کەسێک بتوانێت پۆستی سەرۆکایەتی وەزیران وەربگرێ. بۆیە هەر لەو منتەڵەقە ستراتیژی کە خۆت پرسیارت لێ کرد و بە شێوەیەکی زۆر بابەتیانە دوور لە هەموو حاڵەتێکی زاتیە، دوور لە هەموو سوبجێکتیڤ و خودگەراییەک، سوودانی پێویستێکی بابەتیانەی درێژخایەنی بە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە. بەسەوەی کە بەڕێزت خوێنەوەت کرد لەسەر سوودانی خۆی ئێستا سەرۆک وەزیرانی فیعلی یاخود سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی ئەزانی چۆن بەرنامەکەی جەنابەت پرسیاری زۆر جوانی تیاکرێ و پرسیاری زۆر وردی تیاکرێەوە بەڵگەی لەسەرەوەی کە بە وردی متابعەی دۆسەی عێراقەکەیتەوە زۆر گرنگە. من ئەگەر بە ڕاشکاوانە قسەت لەگەڵا بکەم و ئەوەی کە بە زمانی ئەوە فەڕەنسەکان پێڵن زمانی دارت لەگەڵا بەکار نێنم ئەمەی خوارەوەیە، ئەوەیە بمانێ و نەمانەوێ ئێستا لە عێراقا تۆ دوو ناوەندی بڕیارت هەیە. ناوەندێکی فەرمیت هەیە کە بریتێ لە حکوومەتەکەی جەنابی سەرۆک وەزیران کە بریتێ لە موحەممەد شیع سوودانی، و ناوەندێکی نافەرمیت هەیە کاڵم نافەرمی مەبەستم ئەوەیە کە چوارچێوەیەکی دەوڵەتی نییە کە بریتێ لە ئیتاری تەنسیقی. لە ناو ئیتاری تەنسیقیات تۆ دابش بۆ بەسەر دوو بەرە، بەرەیەکت هەیە کە بە هەموو شێوەیەک پشتیوانی لە سیاسەتەکانی محەممەد شیع سوودانیەکە، بەرەیەکیشت هەیە ئەوێ گرفتی بۆ دروست بکە و محەممەد شیع سوودانی تەواو وشارە بە میکانیزمەکانی هەردوو بەرەکە لە ناو ئیتاری تەنسیقیە. بۆیە لێ کەتا هەوڵەدات لەگەڵ دژەکانیە خۆی ڕابێنێت وایان لێ بکات کە بە شێوەیەک لە شێوەکان تێبگەن یا ئەم یا تۆفان ئەو پندێکە لە کولتوری هینا هەیە، لە کولتوری ڕۆژهەڵاتیە هەیە. ئەوەیە ئەگەر من لێرە نەبم ئاو ئەتان با، من لێرە نەبم تۆفانەکە ئەتان با، من تاکە فرسەتی ئێوەم دوای من کارەساتی گەورە دروستە بێ، ئەیان خاتە بەردەمی ئەم مەترسیە و تا ئێستا شتوانیوێتی سەرکەوتوو بێت. بۆچی سەرکەوتوو بێت؟ ئایا لەوەتەی سوودانی گەشتوەتە دەسەڵات یەک موشک نێنراوە بە سەفارەتی ئەمریکاوە؟ ئایا یەک موشک نێنراوە، یەک درۆن نێنراوە بە قاعیدەی عینی ئەسەدەوە؟ ئایا یەک سەربازی ئەمریکی کوژراوە؟ ئایا یەک موشک نێنراوە بە هەولێرەوە؟ یعنی توانیوێتی بە شێوەیەکی زۆر ڕادیکاڵانە و گرنگ جڵۆیان بکە لە هەمان کاتا بەرەکەی تریش پشتیوانی لێکە. باشە، بەس ئەو دابەشبوونی ئێستا لە ناو چوارچێوەی هەماهەنگی هەیە، کامیان زیاتر پشتیوانی کابینەکەی سوودانین یەوە کامانن کە دژایەتی دەکەن لە ناو چوارچێوەی هەماهەنگی مەبەستم؟ یعنی تۆ پێت خۆشە بڕێنە ناو تەفاسیلەکانەوە، خۆ دەزانی شەیتان هەمیشە لە ناو تەفاسیلەکان هەیە. بەڵێ دکتۆر. ئۆکەی، پێم وانێ شتێکی زۆر شاراوە بێ بۆ خەڵک کە ئێستا هەوڵ دەدەن بە جۆرێکەکان حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی دروست بکەن عەسایبی ئاهلی حەق بە پلەی یەکەمە لەگەڵ هاوپەیمانەکانیان. جا هاوپەیمانەکانی بەشێکیان میلیشای ترن کە لەگەڵ ئەوان و بەشێکیان میلیشیان نییە، تەنها ئەکتەری دیپلۆماسین و لە پەرلەمان بوونیان هەیە و حیزبی سیاسیان هەیە. و بەشێکی تریش هەیە بە هەموو شێوەیەک پشتیوانی لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانیەکە کە سەرکردەکەیان ئەتوانن بڵێن ئێستا هادی عامریە. زۆر چاکە کاکتۆر. سەبارەت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان، چارنووسەکەی دیارە ئێستا کۆمیسیۆنی عێراق باسی لەوە کردووە لەم ساڵدا لە 2023 ناتوانن ئەنجامی بدەن. واگرفتێکی دیکەشەوەیە کە خۆتان ئاگادارن لە مانگیەک تەمەنی ئەندامانی ئەنجومەنی کۆمیسیارانی عێراق بەسەر دەچێت. پێشبینی خۆت بۆ چارەنووسی هەڵبژاردننی کوردستان کە ئێستا وا بڕیارە کۆمیسیۆنی عێراق سەرپەرشتی بکات پێدوایەکەی ئەنجام دەدرێت؟ ئێمە لەبەردەم سێ سیناریۆیان. سیناریۆ یەکەمیان ئەوەیە کە کۆمیسیۆنی عێراق داوای کردووە، نازانم ئەمە لە عێراق و کوردستان بڵاو بۆتەوە یان نا، بەس بە پێی زانیاریەکانی من کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان لە عێراق داوای کردو لە حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کە هەڵبژاردننی پارێزگاکان دوا بخرێت بۆ ساڵی داهاتوو، چونکە ناتوانن لە یەک کاتا زۆر ئەستەما هەردوو هەڵبژاردنەکە پێیەکەوە بکرێت. دۆنک لە سیناریۆ یەکەمیانە هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەکرێ، چونکە تۆ بڕیارێکی دادگای فیدراڵیت هەیە، چونکە ئێستا تۆ پەرلەمانت نەماوە و چونکە تۆ چەقۆی کۆمەلگای نێودەوڵەتیت لەسەر ملە
و هەروەها هەرێمی کوردستان ڕوبەڕووی پرسی شەرعیەت و شەرعی بوون بووەتەوە. ئەوە بۆیە پیان وایە کۆمیسیۆن پیان وایە ئەبێ ئەولەوێت بە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بدرێ و پەرلەمانی هەڵبژاردننی پارێزگاکان بخرێتە ساڵی داهاتوە. ئەوە سیناریۆ یەکەم. سیناریۆی دووهەم ئەوەیانە کە هەردووکیان بەیەکەوە بکرێن، بەڵام زۆر ئەستەمە. سیناریۆی سیامیش ئەوەیە کە ئەوەی تریان خراە ساڵی داهاتوو کۆمیسیۆنەکان هین بکرێتەوە، ماوەکان بۆ تازە بکرێتەوە بۆ ئەوەی بتوانن هەڵبژاردننی پارێزگاکان لە ساڵی داهاتوە بکەن، بەڵام دوای تازەکردنەوەیان نەک لە مانگی یەکە، چونکە مانگی کۆتایی مانگی یەکی تر کۆتایی پێدێت. ئەوەیە کە دادگای فیدراڵی بە ناوی ئەوەی کە پەرلەمانی کوردستان ماوەی خۆی درێژ کردوێتەوە هەڵی وەشاندوێتەوە پێی وا بوو ئەمە کارێکی شەرعی نییە، چۆن دادگای فیدراڵی ڕێگە بە خۆیەدات بێت سەر لە نوێ بۆ کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی تازە بکاتەوە و درێژە بکاتەوە پێی وابێ ئەم درێژکردنەوەی شەرعیە. لێرە دادگای فیدراڵی تووشی جۆرێک لە لێکدژی ئەبێت. بۆیە من پێم وایە باشترین چارەسەر ئەوەیە کە هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە مانگی سێپتەمبەر بکرێت، سێپتەمبەر ئۆکتۆبەر، و لە کۆتایی دێسەمبەریش هەڵبژاردننی پارێزگاکان بکرێت. بەس کاکتۆر ئێستا کۆمیسیۆن هەمیشە پاساوێک دێنن لێرە لە کوردستان پێویستیان بە 6 مانگ کە بێت بۆ کات بۆ ئامادەکاری بۆ هەڵبژاردن. لەو ماوە پێشودا بەڵێ کۆمیسیۆنی عێراق لە هەرێم بوون لەگەڵ سەرۆکایەتی هەرێم کۆبوونەوە لەوێ باسییان لەوە کردبوو ناتوانن لە مانگی 12 هەڵبژاردننی کوردستان بەڕێوە ببن. پێویستیان بە 6 مانگ کاتەیە دوایەوەی کە سەرۆکی هەرێم بە فەرمی نووسراویان بۆ دەکات بۆی هەڵبژاردنەکە ئەنجام بدەن. هیچوانێ ئازان چۆن بۆ هیچوانێ، چونکە تۆ تەماشاکەی لە هەموو ئەو دەوڵەتانەی کە لە دەوڵەتێکی وەکو تورکیا کە دراوسێمانە دراوسێەوە نزیکە لێمانەوە بۆ لە زۆربەی زۆری دەوڵەتەکانە کە ئێمە تووشی گرفتێکە بین لە ئیتالیا لە ئیسپانیا کە تووشی گرفتێکە بین بۆ نمونە قەیرانێکی حکومی دروستە بێ یەکسەر سەرۆکۆمار یا سەرۆکۆزیران یا پەرلەمان هەڵەوەشێتەوە و بڕیارە درێت لە ماوەی 90 ڕۆژە یان 60 ڕۆژ 60 یان 90 ڕۆژە هەڵبژاردن ڕێک بخرێ، کۆمیسیۆن ڕێکی خاو هەڵبژاردنیش ئەکرێ. پێم وایە ئەوەی کە ئێستا هەڵبژاردن ناکرێ و کە کۆمیسیۆن بەو شێوەیە قساکە ئەوەندەی ڕاهەندێکی سیاسی هەیە، ئەوەندە ڕاهەندێکی تکنیکی نییە، هیچ وانە ئێمە لە مانگی حوتین لە ماوەی 3 مانگ بۆ 4 مانگ بۆ 5 مانگە کۆمیسیۆن ئەتوانێت زۆر بە ئاسانی لە ڕووی تکنیکیەوە هەڵبژاردنەکان ڕێک بخا و ئەم کۆمیسیۆنە خۆتەزانی ئەزمونێکی زۆر گەورەی هەیە. ئەمە یەکەمین هەڵبژاردنیش نییە ڕێکیەخا. عێراق لە 2005 هاتاوەکو ئێستا بە چەندین هەڵبژاردنە تێپەڕێەوە و ئەزمونەکان ئەوەنە زۆرن کە زۆر بە ئاسانی بتوانن دووبارەکەنەوە. لە کاتێکا ئەگەر ڕێگەم بدەی لە هەرێمی کوردستان قانونەکەش نەگۆڕاوە، قانونەکە هەمان قانونی هەڵبژاردنە، میکانیزمەکان هەمان میکانیزمە، واتە کارەکە زۆر ئاسانترە لەوەی کە تۆ بێت قانون بگۆڕیست و سەر لە نوێ میکانیزمەکان بگۆڕ. ڕاستەکەم چەند خولەکێکمان ماوە سەبارەت بە ڕەهەندی سیاسیەوەی کە بەرەزوتت هەوڵەکەیە بۆی هەڵبژاردننی کوردستان هەر نەکرێت، هیچ مەترسیەکەیە بۆ نمونە عێراق ڕێگە نەدا هەڵبژاردنەکە بکرێت لەبەرەوەی لە کۆمیسیۆنی عێراقەوەیە تەداخولەیەکە بێت بە پاساوی کە دام و دەستگاکان لە کوردستان ماوەیان بەسەر مەترسیەکە لە عێراقەوە نیە و گرفتەکەش لە عێراقەوە نییە. من پرسیارەکەی جەنابەت دەوام بە شێوەیەکی کا وەڵام دەمەوە. ئێمە ئەبوو ساڵی ڕابردوو هەڵبژاردنمان بکردایە. جەنابی سەرۆکی هەرێم ڕۆژی هەڵبژاردننی دەستنیشان کرد و داوای لە کۆمیسیۆن کرد کە هەڵبژاردن ساز بدا و پەرلەمان هێشتا هەڵ شەرعیەتی هەبوو، بەم شێوەی بێشەرعیەت نەبوو، هەڵ نەوەشابووە. بەڵام چی وای کرد کە ئێمە هەڵبژاردن نەکەین؟ ڕێکخراوی نەتەوە یەکگرتوەکان هاتن کاکە بە پێی خۆیان هاتن تەکلیفیان لێکردین، 10,000 جار جەنین بلاسقات هات تەکلیفی لێکردین، هەر نەمان کرد. وەزارەتی دەرەوەی ئەمریکا هات هەر نەمان کرد. تورکیا، ئێران، تەنانەت عێراق بەغا داوای لێکردین هەر نەمان کرد. کێ نەیکرد؟ خودی خۆمان هەڵبژاردنەکانمان نەکرد. لەبەرەوە ئەوەی کە ڕێگر بوو لەوەی کە هەڵبژاردن نەکرێ، حیزبە کوردەکان خۆیان بوون بەڕاستی بەبێ ئەوەی کە من سەر لە نوێ ناوی کەس بەرم بۆ ئەوەی گرفت دروست نەکەمەوە لەوەی کە زیاتر هەیە. بۆیە بەرپرسی یەکەمین ئەنجام نەدانی هەڵبژاردن لە هەرێمی کوردستانە بەغا نییە، واشنگتۆن نییە، بروکسل نییە، ئەنقەرە نییە، تاران نییە، تەنها حیزبەکانی هەرێمی کوردستان خۆیانە. بەس کاکتۆر لێرە خوێنەوەیەوەش بۆ دەکرێت بۆ نمونە هەندێک کێزی هەرێمایەتی بیانەوێت هەڵبژاردن نەکرێت لە کوردستان زیاتر دەسەڵاتەکانی هەرێم کەم بکرێتەوە. بەڕێزی چی لێ ناخوێنیتەوە لەم دواکەوتنی هەڵبژاردنە تەنها کێشە ناوخۆیەکەیە؟ پێم وانێ بە هیچ شێوەیەک پێم وانێ ئەگەر ئەوان بیانەوێ بۆ نمونە دەسەڵاتی هەرێم کەم بکەنەوە فەرمو سنوورەکانی لێدا بخەن وانە
فەرموو ئەو شەراکەتە ئەمنیەی کە لە نێوان هەرێمی کوردستان و کۆماری ئیسلامی ئێرانە هەیە با کۆتایی پێبێنن. ئەو هاوبەشیە ئەمنی و ستراتیژی و اقتصادی کە لە نێوان هەرێمی کوردستان و تورکیا هەیە با کۆتایی پێبێنن. بە پێشەوانەوە ئەسڵان ڕۆژ لە دوای ڕۆژ وڵاتانی کەندا و تورکیا و ئێران هەم لە ڕووی ئاسایشەوە، هەم لە ڕووی ئابوووریەوە، هەم لە ڕووی دیپلۆماسیەوە بوونی خۆیان لە هەرێمی کوردستانە بەهێزتر ئەکەن. نا ئەوە ئەسڵان پێم وایە خوێندنەوەیەکی لۆکاڵی خۆمانە کە ئەمانەوێ جلە پیسەکانی خۆمان بە تەنافی خەڵکی ترا هەڵبواسین. دڵنیاتەکەمەوە بەرپرسی یەکەم لەوەی کە هەڵبژاردن نەکراوە لە هەرێمی کوردستانە خۆمانین و بەس. بەڵێ سەبارەت بە ئەگەر هەڵبژاردنەکە هەر نەکرێت چی ڕوودەدا بۆ نمونە ئێستا سەرۆکی کۆمیسیۆنی عێراقیش لای یەکێتیە پێشتر باز لەوە کە یەکێتی لەگەڵ ئەنجامدانی هەڵبژاردن نەبێت ئەگەر بۆ نمونە گریمانە ئەگەر هەڵبژاردن نەکرێت بۆ نمە ساڵێکی تریش هیچ ڕوودەدات؟ یەکەم ئەوەی کە ڕوودات ئەوەیە کە ئێمە لە ڕووی شەرعیەتەوە بەدەستی خۆمان شەرعیەتی خۆمان جارێکی تر وە زۆرتر کاڵتر ئەەکەینەوە لە بەرچاوی هاوبەشەکانمانە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە جیانە ئەوەیە. دووهام پێم وایە ئێستا هەموو حیزبەکان کەوتونەتە بەردەمی حتمیەتی هەڵبژاردن، چونکە تۆ ڕێکەوتون لەسەر ئەوەی هەر لە بەسراوە تاوەکو وەگاتە زاخۆ کە بڕیارەکانی دادگای فیدراڵی قابل بە موناقەشە نین، قابل بە تەعن نین، کە بڕیاردرا یەکلایی بووتەوە. لەبەر ئەوە پێم وایە ئێستا لە زاخۆوە تاوەکو کفری ئیجماعێک لەسەر ئەوەیە کە ناچارن بەوەی هەڵبژاردن بکەن و ئێستا ئەوەی کە ماوەتەوە تەنها ئەو بڕیارەیە کە جەنابی سەرۆکی هەرێم بیداک. ئەم جارەیان جەنابی سەرۆکی هەرێم ڕۆژی هەڵبژاردننی دەستنیشان کرد، هیچ لایەنێک شەرعیەتی ئەوەی نابێ خۆی لێ بدزێتەوە، چونکە ئەو لایەنە گردنی ئەکەوێتە بەر چەقۆی دادگای فیدراڵی. بەدام و توێش تێ لەگەڵ بەرپرسانی هەرێم و عێراق پێشبینی دەکەی بەم زوانە سەرۆکی هەرێم ڕۆژێکی تر دیاری بکات؟ ئەوەندەی من ئاگام لێ بێت سەرۆکایەتی هەرێم و جەنابی سەرۆکی هەرێم دوا ناکەوێت لەوەی کە لە بەرزووترین کاتە ڕۆژی هەڵبژاردن دەستنیشان بکە و بۆ ئەوەی ئەو ڕۆژش کە دەستنیشانی کرد لە ئێستا لە دیالۆگێکی بەردەوامایە لەگەڵ دادگای فیدراڵی، لەگەڵ حکوومەتی بەغا و لەگەڵ کۆمیسیۆنی باڵا و لەگەڵ حیزبەکانی هەرێمی کوردستانیشا بۆ ئەوەی بەلای کەمەوە ئەو بەروارە کە دەستنیشان کرا لایەنی کەمی بۆچوونی هەموو لایەکی لەسەر سەربەینی پارتی یەکێتی لێ بکەم ئێستا کۆبوونەوەکان ڕاگیراونەتەوە دوایەوەی کە کێشە دروست بوو لەسەر کاراکردنەوەی کۆمیسیۆن و دانیشتنی پەرلەمان، دوای لەسەر بودجە لە بەغداد، لەسەر کەیسی دووبارە کەیسی ئەمنیەکە ئێستا گفتوگۆکان ڕاگیراونەتەوە؟ زانی چۆن تا دادگای فیدراڵی بڕیاری نەدابوو بەشێکی گەورەی یاری هەڵبژاردن لە دەستی کورد خۆیان بوو، لە دەستی هەرێمی کوردستانە بوو، لە دەستی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان و حیزبەکانی ئۆپۆزیسیۆنە بوو. بەڵام دوای ئەوەی کە دادگای فیدراڵی بەدەستی خۆمان هێنامانە ناو یاریەکە بۆ ئەوەی بڕیار بدات لەسەر ئەوەی کە ئێمە چۆن یاریەکە بکەین، ئیتر پێم وانەیە کۆبوونەوەکانی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لەسەر پرسی هەڵبژاردن بایەخەکەی جارانیان ماوە. ئەی لەسەر پرسی حکوومەت ڕێکەوتنیش کرا بوو پێ دوای جێبەجێ دەکرێت سەبارەت و ئاشبوونەوەی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی هەبوو. کۆبوونەوە ئەو پرۆسەیە یەکلایی بووتەوە. ئێستا ئەوەندەی کە من ئاگام لێتی و جەنابەت ئاگات لێتی جەنابی جێگری سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان پێشداری کۆبوونەوەکانەکە، وەزیرەکانی یەکێتی نیشتمانی کوردستان بەشداری کۆبوونەوەکانەکەن. پێم وایە پارتی و یەکێتی هەردوولا لەوە یەکلایی بوونەتەوە کە ئیدارەکردنی حکوومەت بە ڕێگایەک و ململانەکانی خۆیان لەسەر پرسەکانی تر بە ڕێگایەکی ترابەرن. بە زمانێکی زۆر زۆر سادەتر ململانەکانی حیزب وا نەکات کە لایەنێک لە حکوومەت بکشێتەوە، حکوومەت بەلای کەمەوە بەردەوام بێت لە ئیدارەکردنی کارەکانی. سپاس دەکەین کاکتۆرەگەر جەنابەت پەیامێک ماوە سپاس دەکەین. سپاس بۆ جەنابتان. دکتۆر عادل باخەوان بەڕێوەبەری ناوەندی فەڕەنسی بۆ توێژینەوە لەسەر عێراق سوپاسی ئامادەبوون دەکەین کە لە پاریسەوە لەگەڵمان بێت. سوپاس بەوەی بینێرانی بەڕێز، سوپاس باوکارانم، خواتان لەگەڵ.